بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامین بۆ درێژدەدان بە گفتوگۆ و قسەکردن لەگەڵ بەڕێز مەلا ڕسوولی پێشماس. کاک مەلا ڕسوول ئێمە لە بارودۆخی ساڵی 1966 و کێشە و گرفت و تەنگ و چەڵمەکانی ئێوە لەو ساڵەدا و کەوتنە ژێر چاودێری پارتیەوە. دواتر بارودۆخەکە بەکوێ گەشت بەر لە ناوبڕ ویستت ئەو بابەتە تەواو بکەیت. مەسەلەکە گەیشتەوەی کە ئەحمەد تۆفیق بۆی جوبرانی ئەو کارانە بکات دوورخستنەوەی لە مەلا مستفای شەڕی دەکرد لە منتقەی هەندرێن وانە شەڕی زۆر قەرامانانیشان کردن، بەڵام بارزانی بە هیچ جوورێکی هەر ڕێگای ئەوە و تاوای لە هات ئەحمەد تۆفیق دوورخرایەوە بۆ قەزای شێخان بۆ کانی ماسی. ئەمن ماڵم لە گوندی هێرۆیە بوو ئەمنیان هێنا خوارێ. برادرانی دیکە حەمەدەمینی سراجی و کێو فلانوانە هەرێکی بەلایەکیدا خولاسە وای لە هات بوو بەڕاوە کوردی ئێرانی بەتایبەتیەوەیان لە حیزبی دموکرات دابن. سلێمانی معینی کە فعالێتی لە لیکی سێ حیزبی دموکراتدا دەکرد بە خۆی بە 28 30 نەفەرەوە هێنان لە دۆڵەڕەقە لە دێرە و ئەوانە دایاننا. ماوەیە گێمە ئاوە بۆ شێوەی لە ژێر سەی ڕەسووڵی بابی گەورە و جەماعەتێکی 30 نەفەریش پێشمەرگەمان لەگەڵ هێزی کاوەی لەگەڵ حەسۆ میرخانی هەموو جوورە پێشمەرگایەتی و هەموو فعالەتیەکیان دەکرد. ئەو دەورانە وای لێ هات کە ئەحمەد تۆفیق گەیشتە قەزای شێخان و ئەو ناوە و مەلا ڕەحیمی وردی و جەماعەتێکمان لە بین چوانە ئەمیری قازی کە تەنیا ئەندامی کومیتەی مەرکەزی مابەوە وەک نەفەری یەکەم و ئەندامی کومیتەی مەرکەزی لێ هات. بەڵام کاریوی زۆر بەرچاو نەبوو، کاریوی لە ڕێگای کاکەجاریەوە دەچوو کاگە دیسە کەسێک شتێکی دیتپایە فلانوانە ئەوە نەبوو قەت بڵێ 2 نەفەر 3 نەفەر 4 نەفەر وەک بەرپرس بچین دابنیشین بڵێن ئەرە کاکە ئێمە چڕێ و شوێنێکمان هەیە. دەورانێکی زۆر بێسەرەوبەرێکی زۆر عەجیب بەسەر ئێمەدا هات تاوای لێ هات کە لەو جریانی 1960 کە لێکەوتەوە سلێمانی معینی کە لە دێرێ بوو کاغەزێکی لەلایەن مەکتەبی سیاسیەوە بۆ دێ کە پێویستە ئەتۆ بێ، بەڵام لەو فاسیلەیدا کە کاغەزەکە بۆوی دەنێرن منتەقیمی قازی سەفەرێک دەکا بۆ هەولێرێ قادرمەندکێکە بوو لە زیندانی خۆماندا بوو وەختی خۆیەوانە زوو دەبوو بە جاش و دەهاتەوە چی دەکردوانە منتەقیم کە لە زیندان ناسیوێتی میوانی وی دەبێ کە میوانی وێ دەبێ خەبەریان لێدا بوو بۆ گەڵاڵێ بۆ فەڕەنس و حەریریوانە کە منتەقیمی قازی چووە لیوای دیوە و لقی دیوە و فەیلەقی دیوە ئەو جوورەشتانە منتەقیم گیرا هەر زۆر زوو تەحویل درایەوە کە منتەقیم گیرا تەحویل درایەوە بلا فاسیلە لەو لایەش عەبدوڵوهاب تووشی مەلا ڕەحیمی وردی کە پیاوێکی ڕوحانی و ئاینی و ئەندامی کومیتەی مەرکەزی بۆ ئەویش بەخۆ بە 4-5 نەفەرەوە شەهیدیشان کردن و مەیتەکانیشان تەحویل دانەوە. ئەوە ئەو وای کرد کە فایق ئەو سابقە زێهنەی بە خراپی هەبێ بێزگە لەویش سەدی قەنزیری سەری تێدا چوو. باشە تۆ ئاماژەت بەوە کردووە لە کتێبی سەربوردەی ژیانم باست لەوە کردووە کە ئەو کاتی کە لە 66 ئێوە کەونە ژێر چاودێری پارتیەوە ئەمیری قازی و هەژاری مۆکوریانی و سەید ڕۆسوولی بابی گەورە و خایلاغای حسامی بەدەرەبن لەم چاودێریکردنە بۆچی ئەوان چاودێری ناکرین و ئێوە چاودێریەکرێن جیاوازەکە چی بوو؟ ئەگەر جیاوازەکە ئەوە بوو کاکەژار بە بۆچوونی خۆم کە ئەندامی کۆمەڵی ژێکا بووە بەشی زۆر ێوانی کۆمەڵی ژێکا بووە بوون کە کۆمەڵی ژێکا بۆ بە حیزبی دموکرات ئەو ئەندامانەوە فادارانەوە کەژاری هێمن نەبێ هەمویان لە هیچ حیزبێکدا خۆیان نەدیتەوە، ینی نەبوونە عزوو هیچ زەبێحی شەروا بوو نەبوونە عزوو هیچ حیزبێکی دیکە، ینی هەر وەکو کۆمەڵی ژێکافی کۆن وەک مستەقیلێکمانەوە دەگەڕان شتێکی دیکەی لەو بابەتی دروستکەن ژێکافە کۆنەکان ئاوەتە جا ئەوە بوو هەژار باوەڕێکی بێحەدی بە بارزانی هەبوو هەرچی لە توانایدا بە بە نووسین و بەزار و بەزبان و بە عمل هەموو شتێکی بۆ بارزانی دەکرد زۆر جارەمەدا دەنیشتێ و باسانەمان دەکرد دەیکوت من ئێوە باوەڕتان پێی نەبوو زۆرمان بەڵام ئەمە باوەڕمان بەویش هەبوو باوەڕمان بە تشکیلاتی خۆشمان هەبوو ئەمە حەزر نەبووین بەشی زۆرمان بچین بڵێن ئەوە بووین بە ئەندامی ئێوە یا دەگەڵەوە مەدەما کو حیزبێکەکەی بەنێوی حیزبی دموکراتەمە ئەندامی ئەو حیزبین فعالیت دەکەین ئێوەش کۆمەکمان بکەن ئەمەش کۆمەکتان دەکەین بەڵام هەژار بە هیچ جوورێکی هەتا بۆ کۆنگرە و کۆنفرانس دعوتمان دەکرد مەسەن بۆ کۆنفرانسی دوو کە لە بناری قەدیری گرتمان دعوتمان کرد نەهات کاغەزێکی بەڵام وای بۆ نووسی بوون دڵسۆزانە کە هەموو ئەو 20 نەفرەی گریاند ینی نەدامەتیمان بەسەر هات بوو تەحویلرا بووینەوە گیرا بووین کوژرا بووینەوەوانە خەڵکامووی گریا خالید ئاغا چوو بوو پرسی بە کاگەدریسی کرد بوو وەچی بیستمانەوە کاگەدریس کرد بوو مەیلی خۆتە دەچی ناچیوانە خالید ئاغاش لە ناسیاوی بنەماڵەیانەوە کە لەگەڵ بارزانی بوویانە
ئەو شانە ئەو هەر لێرە بە دکتۆر حەسەنی برای لە شۆڕەوی لەگەڵ بەڵام مستفای علااقاتی هەبووە ئەوشتانە ئەو لێرە بارزانانی کردە مەسوولی ماڵی و نزیک کرد لە خۆیەوانە ئەوان بەو جووریدا ئەمیری قازی بە دواییدا کە وەک نەفەری یەکەم مایەوە و لەگەڵ کاکە ژاروانە ئەو نەوە پەیوەندی هەبوو ئەمیر بۆ چوونی وابوو کە ئێمە وەک ئەحمەد تۆفیقی ئێمە دەبێت دەست لەسەر دەست دابنین وەگە حیزبی دموکرات شەوەی دەکا هیچ کارێک نەکەین هەتا لێرە شۆڕە سەر دەکەوێت ئەگە ئەمە هیچ فعالێتە بەڵام ئێمە دەمانەویست کار هەر بکەین کاری نەهێنی بێ هەرچێکی بێ بیکەین بەڵام دژی شۆڕەشژین بە هیچ جوورێکی کاری دژیوان ناکەین ئەمە کێشەکە بۆ ئێستا پرسیارێک لەسەر ئەو جوڵانەوەی ئێوە ئەەکەم بەڵام بەر لەوە ئەمەوێ بپرسم کە لەو ساتە وەخت و نەهامەتی و نەداری و بەدبختی و ئاوەری ئێوە بەڕێوەبەرانی شۆڕشی ئەیلول هیچ کۆمێکیشی مادی و دارایی ئێوان ناکرد لەو ڕۆژگارەیە ئەمە لە غەیری ئەو 500 دینار بوون چ بوو بارزانانی دوای ساڵی هەفتا و یەکدای بە قاسملو و کۆنفرانسی سێمان لە کۆیە پێگرتووە پێش ئەوە مەبەستم پێش بەڵێ پێش ئەو دەمی ئەمە قەت بنێوی ئەوە یارمەتیە ئەوە مەعاشەوە چه هیچ شتێک قەت نەدراوە بە ئێمە قەتمان هیچ ئەندامێکی ئێمە ئەوانەی کە پێشمەرگەش بوون هیچیان نەدراوەتی باشە لە کاتێکە ئێوە پەڵتانەوە بە شۆڕشی ئەیلول و بەرپرسی یەکەمی حیزبەکە کە ئەحمەد تۆفیق نزیکترین کەس بۆ لە مەلا مستەفای بارزانیەوە چۆن ئێوە هاوکاری نەکرانانی چۆن داوای هاوکاریتان نەکرد داوای هاوکاریەکە چ بوو نێوە مەسەن بارزانانی کە مەخەرمان هەبوون ئەحمەدی بانگ دەکرد بڵێندی کۆ 100 دینارە و 50 دینارەوە وەندا ئەوە شەر خەرجی ئەو مەخەڕ و شڕوشەڵاتە بوو دەناوەک مەعاش وەک گیان ئەوانی ژمداڵیشانە وەگە بۆ خۆیان کەسێک لە ئێران ڕایەن بۆ خۆشمان بەڕاستی ئەندامانی ئەو وەختی پێش ساڵی هەفتا دەڵێم ئەوانە ئەمە هەر پێما کفر بووەسەن لە شۆڕژیا لە ئەوانە ببینە سەربار پوڵوەڵ بگری هەر کەس دەویست بۆ خۆی دەستێک بووە شوێنێ کارێک بکە ژیانە کەشمان هێندە ساکار بوو بە هەموو جوورێکی دەژگای باشە لەو ساتە وەختەیە کە تۆ لە هێرە و پشت دەربوویت بۆ ماوەیەک دەوترێمە لە ڕسوڵی پێشنماس ئیدی واز لە سیاست هێنێت هۆکاری ئەم دوورکەوتەوەی تۆ لە سیاست چی بوو و تا چەند توانیت لە سیاست دوورکەویتەوە و کەی گەڕایتەوە ناوکاری سیاسی و فکری حیزبی دیموکرات و بیری ئایدۆلۆژی بە حەقەت ئێمە کەوانەی دوور دەکەوتینەوە یا بە ناڕەحەتی بوو یا بە چەکردن بوو یا بە زەختێکی کەدات سەرمان بەڵام بە دڵ و بەگیان هەر تێدا بووین یا لە نێو بەڵام تۆ چەک نەکرابوویت خۆت بەڵێ بۆ خۆم من وازم هێنا و پێشتان لە خەڵازی بووم دوایە لە هێرۆیە بوو بەڵام لە ڕێگای سلێمانی معینیەوە کەودەم ئەو مەسوولی ئەو شتێک بەنێوی لکی سێ هەبوو پەیوەندی دایمی بەمنەوە هەبوو هەمیشە بەڵام باخی دیکانە وەک دانیشتن کە دانیشتم لە ئەسەری کومیتێ ساکەرەوە ئەو هەموو هەراو بەزم و ڕزمە و چەکردن و وەرە سەر خەتەری مەرگ مەفرەزەی بارزایت بێت سەرێوانە پیا و مەویسی بەسەردادێ ئەو هەموو ناکۆکی بینی فلانوانە ماوەیەکی کورد بوو بەڵام دەدوایەدا لەو جریانی 46 تێوەگلامەوە و ئەو وەز ئەمان بەسەرهات کە لە کتێبەکەی لە خوێندوتەوە باشە ئەوترێ بەشێک لە کێشەکانی ئێوە ئەوە بوو کە ئێوە بە پێچەوانەی خواستی مەلا مستەفای بارزانی و ئەحمەد تۆفیق و ئەوانەوە ویستوتانە خەباتی چەکداری بەردەوام بکەن و بچنەوە ڕۆژهەڵات و لەوێ چالاکی و فعالیات و مبارەزە بکەن و ئەمە چەند ڕاستە ئێوە لەو ڕۆژگارەیە بۆ بارودۆخۆی و ئامادەی ئەوەتان تیا بووە با بڵێم توانا و توانستی ئەوەتان هەبوو قدرەتی ئەوەتان هەبوو کە بێن لە ڕۆژهەڵات خەباتی چەکداری بکەن و چالاکی و مبارەزە بکەن ئەمن لە بەنووسینەکانیش و بە قسەکردنی زۆر کەسێش کە خۆ بەو مەسەرەی 46 ڕادنێن و کمیتەی ساختەرە و کمیتەی ئینقلابی و چوونەوەی سلێمانی معینەوانە دروست کە تێدا بووم بە تەواوی هەموو جریانەکاندا دروست نەزەرم عکسێوانەیە ئەمە وەک واقعەت لە هەر شوێنێک کە بووین ئەوەی کە دانیش بووین ئەوەی کە لە دێرێ دەگەڵ سلێمانی معینی دەبوون ئەوەی کە جەماعەتێکمان بڕێک چەپ بوون وەک حەمەدەمینی سراجی و سالاری حەیدەری و سمایلی شەریفزادە و مەلا ئاوارە بەلایەکدا ئەوانە هەموویان لە دەرفەتێک دەگەڕان کە ڕۆژێگەمە ئەو ناکۆکیانەمان کۆتایی پێ و کاری سیاسی خۆمان بکەین دادەنیشتین باسمان دەکرد بۆ دوا ڕۆژی خۆمان شتێک پێکەوە بنین بەڵام قەت نە بە خەیاڵمان داهاتووە نەفکرمان لێ کردوێتەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە شتێکی وە وەڕێ بخەین کە حرەکەیەکی چەکداری لە داخلی ئێرانێ بێ بە تایبەتی زەرەری هەبێ بۆ ئێرە
دەمازانی کە لە دولارە ئەوە ناکرێ بەڵام ئەوەی کە بۆم باس کردی ئەو مەسلەی سەدیقی ئەنجری و مەسلەی من تەقیمی قازی و مەسلەی ئەو کوژانە وای کرد کە زۆر لە ئێمە بێ اعتیماد بین و لە هەڵاتنی ئەحمەد تۆفیقی کە هاوار دەکات داوا دەکات کاغەزی بۆ ناردوین دەڵێ بۆ دوا ڕۆژی خۆمان بمێنینەوە باشتر لەوەی بەگول لە تۆپ و بەچی و بەچیەوە کاغەزەکەژە من لە کتێبەکەمدا بەشێکم بڵاو کردوتەوە ئەوانە کە بمێنین بۆ دوا ڕۆژی خۆمان بە هەر شێوەیەکی بمێنین نەکەمە تووشی تەحویلدانەوە کوژامین ئەوە وای کرد کە سلێمانی معینی کاغەزەکەی مەکتەبی سیاسی کە بۆ هات هەر خودی برادرانی سەر بە پارتی دۆست پێیان کورد بوو کوربیان بە ئاخیری من نەچی باشە چونکەەوە سەدیقە کوژراوە خۆ لە خۆرانیە لە بەندەستی شۆڕشدا و کابراایە ئاوە بیگرن و بیکردن سەری بڕن من تەقیمی قازی کەواشکرا تحویل دراوەتەوە ئەتۆ نەچی بۆ ماوە خۆت ببێرە ئەحمەد تۆفیقیش لەکانی ماسی بوو ئەوە بوو سلێمانی معینی بەخۆی بۆ 26 حەوت نەفەڕێک کە لە دێرە دەگەڵی بوون هەستا ڕۆی بۆ ئاڵیەمەران و ئەوانە کە دەبێتە منتەقەی ئاڵوەتان و ئەو ناوەی بینی ئێران سەر سنوورە ئەو شتانە لەوێەوە کاغەزەکانم کەوە دوێنە دامیەی لە کاغەزەکەیدا زۆر بەوازحی بۆ منووسیوە دەڵێ ئاوا دەکەی و بەمینە شەمی ئەوەی دەڵێ و بمەلا حەسەنی ئەوەی دەڵێوانە چوار کاغەزی بۆ من ناردووە ئیدی بە دوای کاغەزی سلێمانی معینیدا ئەمن نەفەرێکم ئێرانی بوو دەگەڵ حاجی مەحموود ئاغای پێشمەرگە بوو لە حاجیاغام وەرگرت و هەردووکمان بەچەکەوە هاتوین میوانی اسماعیلی شەریفزادە حەمەدەمین سراجی مەلا ئاوارە سالاری حەیدەری کە ئێستا لە سوێدی هەماوە میوانی وان بووم کە ئەوە سلێمانیش لەو منتەقەی چاوەڕێی من دەکات کە میوانی وان بوو مەمە دانیشتین تەکبیر چ بکەین چ نەکەین نەزەرمان هاتە سەرەوەی کە ئێمە کاغەزێک بۆ بارزانی بنووسین کە ئێمە هیچ شتێکمان دەنەزەردانیە سلێمانیش هەر وەختێکی ئێوە بڵێن ئەمە دەتوانین بژێنەوە بەڵام شخصی خۆت کوێمان بۆ دیاری دەکەی کن ئەحمەد تۆفیقی هەر جێگایەکێ بڕیاری شخصی خۆ دەما دەتوانین بە چەند ڕۆ سلێمانی معینی بگێڕینەوە لەوێ ئەو چەند کەسە ئیمزامان کردووە ناردومانە بۆ ئەو برادرانەی کە مەلا حەسەن لە سەنگەسەری بووە وەڵامی ئەوان چی بوو بۆ نامەکەی ئێوە ماڵا هیچ وەڵامێکیان نەداینەوە هەر لەوێش هەیئەتێک دیاری کرا هەر لەو دانیشتنەی لە سونێ هەیئەتێک دیاری کرا دەنێو خۆماندا ئەمن کە هەر دەچووم ئەمن بووم و مەلا ئاوارە بوو و سالاری حەیدەری بووە ئەمە ئەو سێ دیاری کراوین کە بچین لەگەڵ سلێمانی دانیشین بڵێن ئەوە مۆزۆعێکی ئاوایە کاغەز بۆ بارزایی نووسراوە ئەتۆ دەستڕا بگرە ئیدی لەوێ ئەمن بەڕاستی من چوو مەمیش بگەڕێمەوە چوین نەزەرەکەمان پێکوت کە دانیشین لە قسەکردن شتەکەیدا 5 نەفەرمان بەشدار کردن سلێمان لە هەمویان ئامادەگی زیاتری هەبوو وە کاغەزی کە بۆ بارزانی دەنووسیار بەنووی بابە گەورە بووی دەنووسی خودی بارزانی لە چەند جێگا لە تیایبرا دۆز لە ماڵی خۆیان لە ڕێزان ئەگە دەیکوت سلەیمان ئەوەندە بە محیبەتەوە دەیکوت وەک بەنجی یەکێک لە کوڕەکانی خۆی بکە بەڕاستیەوە ئەوە بوویدی لەوێ سلێمان ئامادەگیە و بەڵام هیچ وەڵاممان نەبوو بەس پێ دەکەوشێ کردێتەوە ئەوان دەستنەوە با پێگیری ئەو کارێ بکەن بەڵام تۆ نابێ بچیەوە ئەمە لێرە و برادرانە هەمیشە کێشایانە ئەگە تۆ ئەو نیزامی لەبینی هەڵمەت و نازانم مینە شەموانەدا ئەتۆ دەبێ بمێنیەوە من لەگەڵی مامەوە باشە لە ساڵی 1966 هۆکاری دوورخستنەوەی ئەحمەد تۆفیق لە مەلا مستەفای بارزانی و ناردنی بۆ کانیماسی پەیوەندی بە چیەوە بوو بە بڕوای ئێوە ئەحمەد تۆفیق هەمیشە دۆستێکی سەمیمی و نزیشی مەلا مستەفای بارزانی بووە پەیوەندی بە چیەوە بوو ئەم دوورخستنەوە بە بڕوای ئێوە لەو کاتیدا کە 64 کە ئەو مفاوەزەیە کە بارزانی کردی و ئەو شەوەش کە بەیانەکە دەرچۆ من لەژێر غەزەب دابووم بارزانی ئەمنی هێنابوو لە سەنگەسەری دای نابووم زۆر کەس پێیان وابوو دەمکوژێ مەقڕی سونێمان داگیر کرد بوو ئەحمەد تۆفیق کە مفاوەزەکە دەستی پێکرد ئەحمەد تۆفیق فرسەتی هێنا بۆ ئەوەی کە سەفەرێکی بەغدایە بکە بە ئیجازەی بارزانی ئەحمەد تۆفیق سەفەری بەغدایە کرد بە بەهانەیەوەی کە اسماعیلی شەریفزادە ئاغایەکی مەنگوڕ 3 نەفەر بوون دەگەڵ عەبدوڵای معینی ئەوانە دیپلۆمیان هەبوو پێی خۆش بچون خاوەن نەزەر بوون هەستی لێکرد اختلافات دەبێ فلان دەبێت بڕۆن بۆ دەرەوە بە بەهانەی ئەوە چەند کارێکی دیکەوە ئەحمەد تۆفیق سەفەری بەغدای کرد کە سەفەری بەغدای کرد پاش 15 ڕۆژان شایعە بڵاو بۆ ئەحمەد گیراوە کە ئەحمەد گیرا چەند ڕۆژێک ئەحمەد لە پڕ لە سەنگەسەری پەیدا بووە کە لە سەنگەسەری پەیدا بووە بارزانیش بەڕاستی دەستێکی زۆر بەقووەتی لەباری نەهێنیکاری و پەیوەندیەکان و ئەوانە دەرێ و حکوومەت و دەنێ هەموو جێگاکاندا هەبوو لە هەموو جێگای ئاگرا خەبەر بە بارزانی دەگەیشتەوە کە چ قەوماوە ئەوەی ئەمە بیسمان لە بەغداوە
هەل لە خودی ئەمن و مخابراتەوە بە بارزانیان ڕاگەیاندووە کە ئەحمەد کە دێتەوە ئەحمەدی جاران نییە ئەحمەد گرتنەکەی فێڵە وێژ دەچوو چونکە ئەحمەد هات بۆ دەیگەڕاوە دێکردن بە لە سۆبەیدا لە ئەمنی عامی بەغدایەدا هەڵاتومە دەرێ دیارە پیاوێکی ئازا بوو شتێکی دەدەزات بەڵام بارزانیش بەشێکی ممکنە کە مەکتەبی سیاسی کۆنی ڕاو نابوو لێکدا ئێران پەیوەندیان پێوە دەگرتووانە ممکنە پێخۆش بێ و جەماعەتی ڕۆژهەڵات و وەک حیزبی دێموکرات لەسەر ئەو مەسلحەتە گشتەی خۆی لێ دوورکەونەوە بارزانی نەیدیت کە لە بەغدا هاتەوە بارزانی نەیدیت و پێی کوتبووی ئەحمەد ئەو جەماعەت چێ دەگەڵ خۆت دەبێت بەرە بڕۆ لە قەندیل بینێکی ساحەت بکە و ڕاوشتی وا بکە ئەوە بوو بارزانی تخونی خۆی نەکرد بڵێ کەواتە ئەوەی سعید کاوە یا باڵێم سعید کوێستانی ئەڵێ ئێوە بەنیاز بوون کۆمیتەی ئینقیلاب و کۆمیتەی شۆڕژگەری دروست بکەن و دەستێکی چەکداری لە ڕۆژات بخەنەگەر چەند ڕاستە یاخود بڵێن چەند لە ڕاستیەوە نزیکە ئەو قسەیە ئەم باقی منەوە هیچ ڕاستێدانێ چونکە ئەمن ئەوە چەند جار مەسەرەن ئەوەی کە بۆم باس کردی کە ئێمە هەیئەت چوین کاغەز نووسرا بۆ بارزانی دووبارە ئەمە ڕۆیشتینەوە ناوەی وڵات و لە ئەوڵین شەڕی کە کردومانە شەڕی سپیسەنگی وەکەوە وێنەکانی عەبدوڵای معینێوانە دیوە لێوێ باسەکەم کردووە کە مەچێ ناتیە ماڵی شێخ لەتیفی عەبدوڵا لەگەڵ من لە سنگەرێکیدا بریندار بووە عەبدوڵای معینی لە شەڕی لەگەڵ من لە سنگەرێکیدا بریندار بوو بۆ ئەمەش لە حوت ئاسمان ئەستێرێکمان نەبوو ئەتۆ بزانە ئەو هەموو دیعای دەکەن سلێمانی معینی دەگەڵ میسر تەماسی هەبوو دەگەڵ بەکرەجۆ تەماسی هەبوو دەگەڵ کوێتە ئێبرای خۆی بریندار بووە پاڕاوەتەوە لە بەر من بە تۆ نەبێ بە هیچ کەس عیلاج ناکرێت دوو گولەی و باسکی کەوت بوو ئەوانە لە سەر داوایوی کەمە یەکترمان وەک ڕوح و گیانی یەکسی خۆشویستووە ئەمە هاتوینەوە لەو سەر سنوورانە ئاخرە سنگ ناوەیە ئەمە هاتوینە لەسەر ئەو سنوورانە ئەمن دەگەڵ خزمێکی خۆم دوو ئەسمان پێ بووە عەبدوڵامان هێناوەتەوە بەسی بە شەو هاتوینەوە قەڵازێ لە قەڵازێ لە ڕێگای حیزبی شوویعەوە سەیدێکە مزەمید بوو لەوێ ئەمە لە ڕێگای ئەو پیاوەیەوە چەند ڕۆژ ئەم بۆ خۆم چوومەوە هێرویە دەرمانیان کردووە کوتمە هەر وەختێکی تینت بۆ هات لەلایەن شۆڕشەوە کوڕێکم دەکەن بە جێشتم وەرە بۆکنە من ئەوە بووە عەبدوڵا دوای چەند ڕۆژان خەبەریان داوە کە حیزبی شووی عەبدوڵای معینی هێناوە بریندار بۆ چاکی دەکاتەوە حەسۆش چەند کەسی شەڕ پێچابوو عەبدوڵا بە شەو هەڵات هاتە هێرویە کە هاتە هێرویە ئەمن حاجی مەحموود ئاغایی کاغەزی بۆ شێخ لەتیفی شێخ مەحموودی نووسیوە باسی من زۆر دەکا باسی عەبدوڵای دەکا کە ئەوانە لیان خەوماوە تعقیب دەکرێن غەدریان لێ دەکرێ ئەمە هیچمان پەنامان نەماوە ئێستا ئەمە بۆ خۆمان جەماعەتێک میراودەی لێ داوا کراوین دەچینە لای بارزانی نازام دێنەوە یان نایەنەوە چمان لێ دەکا ئێستا تۆ کە کوڕی شێخ مەحموودی و ئەوانە داوام لە تۆیە ئەوانە چیت پێ دەکرێت خزمەتیان بکە ئێمە گەر دەگەڵ بەکرەجۆ یاگە دەگەڵ مەسەلەن میسر پەیوەندیمان هەبێ بۆ برادری بریندارمان نانێری بەڵام بیرت نەچێت کاک مەلا ڕەسوڵ ئەوانەی کە باس لە پەیوەندیەکانی ئێوە ئەکەن بە بەعسەوە پەیوەندیەکانی ئێوە ئەکەن بەلایەن و مەکتەبی سیاسی و چێەوە هاوڕێ و هاوخەبات و دۆستە نزیکانی خۆتان بوون یعنی یەکێک لەوانە هەژاری مکریانیە لە چێشتی مجەورە باز لەو حاڵەتەیە کاکە ینی کەسێکی دوور لە خۆتان ئەمەی نەوتووە بە هەر حاڵ من مێ ئەو پرسیارە بکەم کەواتە جوڵانەوەی 16 چی بوو لە ڕۆژگارەیە کە باسەکرا هەر ئەوە بوو کە بەحقەت ینی بە بۆ چوونی من واقعەتەکەشی ئەوەیە بەسەرماندا ساق کردەوە بەسەرماندا سەپاند ئەمە شوێندێک هەلە هەل و پەلەپەل و هەڵی خۆمانی تێدا بوو کە دەکرا مەسەن نەچینە ناو تو شەڕ نەبینەوانە بەڵام هەر بە دوای ئەو جریانی کە دەمیز بۆت باسکەم عەبدوڵام هێنا هێرۆیە ئەمە دەگەڵ سلێمانی لە کوێستانی جەماڵەدینی یەکترمان دیتەوە داوای کرد کە بۆی عەبدوڵای چی لێ دەکەی بۆ شوێی دەبێ فلانەوە پێویستێکی بین ئەمن حاجی مەحموود ئاغام دەگەڵ خۆم بردووە لە کوێستانی جەماڵدینی سلێمان بەخۆی بە جەماعەتەوە تۆ شەوێک تا بەیانی دانیشتون بە حزوری خۆمەوە حاجی مەحموود ئاغا ژماوە هێرۆ بە حزوری خۆم کاغەزێکی لە 200 سەفحەدا بۆ بارزانی نووسیوە لە هەمووی هەربنەوی بابە گەورە و بابی کوردان و ئەوانە نێوی دەبا کە ئەوەی بە تۆیان کوتووە ئەوەی ئەتویان حاڵی کردووە لەسەر من کە من نیازم هەیە لە دژی ئێوە و شۆڕژ فلانوانە هیچ شتێک نییە ئەتۆ وەک بابی من هەر جێگایەکم بۆ دیاری دەکەی من حازرم بێم بچم حاجی ئاغا کە کاغەزەکەی بربوو لە هەموو شوێنێکیش وەک باسم کرد بارزانی بەڕاستی پەیوەندیەکان و نەفەراتی کە قسەیان بۆ گەڕاوەنە ئەوە حاجی ئاغا بۆ خۆی کوتی من خەریک بووم کە دانیشتین لە حاجی عومەران ئەو شێخ حوسێنی بۆچکێنەوە واغانەی هەموو بان کردبوون کوتی من خەریک بووم کاغەزەکەی بدەمێ
بارزانانی لە پڕە بە تووڕێەوەکتی بەڵە حاجی مەحموداغا دەچێ مەلا ڕسوڵ دەبینێ و ئەو دەبینێ و لە دژی ئەمە چ دەکوانە گەم نمێرە کاغەزەکەی بێت بۆ فلانە ئەوانە یعنی بازشتایەکن بەڕوونی و باشکاندنا پێشبینی یا پێشوەخت کە ئێمە بەڵێ بڕیارمان دابێ ئەمە حرەکەیەک لە جیبەوە هەتا آخر ڕۆژەکانی شەر ئەمە خەریک بووین لە ماڵی شەغلەتیفی شەرمە خەریک بووم کە باس لە دوای شەڕی سپیک و بریداربوونی عەبدوڵای موعینی تۆ بۆ چارەسەرکردن عەبدوڵای موعینی بەیتە سلێمانی لەوێشەوە بۆ داریکەلی بۆ لای شەغلەتیفی حەفید دەوترێ لە سلێمانی متەسەڕیفی ئەو کاتی سلێمانی بەنیاز بۆ دەستگیرتان بکات تۆ لە یاداشتەکان تا ئاماژە بۆ کردووە کە ئەمیری قازی دەستی هەبوو لەو دەستگیرکردنی ئێوە ئەوە چۆن بوو بۆچی متەسەڕیف ویستی ئێوە بگرێ و چۆن ئەمیری قازی خەبەری لە ئێوە مەسەلەکە ئەمیری دوایە شتێکیدا کە باس کردو چونکە باس کردووە کە من چوم مەلا ڕەسوڵ عەبدوڵڵام دی کە ئەسڵ ئەساسی ئێمەی نەدیوە بەڵام دەستگیرکردنەکە کوڕێک لە قەڵازێ بە نێوی عەبەی مەشکەڕەشی ئەو کوڕا وەخت خۆی لە زیندانی ئێمەدا بوو لەگەڵ مەخابەرەت سەرۆکاریە بوو لە زیندانی بارزانیدا کە ئێمە زیندانەوان بووین و عەبدوڵڵا مەسوولی زیندانەکەی بوو ئەوانە ئەو کوڕا لە ڕێگای ئێمەوە نەجاتی بوو بڕێکی ناسیایی وشتی لەگەڵ ئێمە هەبوو نەجاتی بوو نەکوژرا دەنەدایان کوشت ئەو کوڕە لە سلێمانی لە پڕە عەبدوڵڵا خۆ نەدوانی بێت سەر لە ماڵی دۆستێکمان بوو بە نێوی ڕەشەی قاچاقچی تووشی من بوو هات پێم دانووسا لە پێش محافظەوانە بەخێرات و فلانوانە کوتی ئەدی کە عەبدوڵڵا کووە کوتم عەبدوڵڵا هەر پێم سەیر بوو کوتم عەبدوڵڵای چی کوتی بابە ئێمە ئەوانەی ئێستا دایان بینی عالەمێک لەنگۆ دەگەڕێن هەر شێوەی ڕانکوچۆکە ئاوا راپۆرت داوە دوو ڕانکوچۆیشینکیان لەبەردایە ئاوان مەلا ڕەسوڵ و عەبدوڵای موعینی ئەوە لە سلێمانین و عەبدوڵڵا بریندارە ئەدی زۆر ترسان بەڕاستیەوانە ئێستاش پیاوی چاو پێم لە کوتم بابە تۆ بۆ خۆت زانێ من چەند وەختە دانیشتم حاڵوە نەقڵوە بەهەرحاڵە من وام لێ کرد بە هیچ شێوەیەک فکری وەی نەکاکە عەبدوڵڵام دەگەڵا کوتی دەی چارچی چ دەکەی کوتم کاکە من فەرشم هێناوە بۆ فرۆشتنەوە لە ماڵە برادێکی و حاڵ و نەخڵوە کوتم ئەوەندە پیاوەتی دەگەڵ بکە وەرە لە سایانم ڕەوانەکە هەتاوە ماڵم بەرەوە زۆر پیاوانە هەتا بەردەرکی ماڵەکەی دەگەڵم هات کوتی جارجار دێکرد ئاوردەوە ئەو دوو نەفەرە ئەوە لەوان بەڵام نازانێت توی مەسەلەکە چێ بەرحاڵ ئەمن لەوێ ڕابووم دەرکەوت کەەوە خەبەرمە چون ئەو بایزاغایکەمە ئەو دەم محافز بوو دەیان کرد دۆستی زۆر نزیکی بارزانیە نەهێندا ئەوە بوو کامای دیهاتینەوە دەفکری وەیدا بووین کە ئەمە بڕۆین نەفرێکم پێدا کرد کە ناسیاوی دەگەڵمە بوو دەگەڵمان هات و خولاسەمە خۆمان گەیان داریکردی بەڵام مەسەلەی ئەمیری قازی تەنیا من لەو ڕێگایەدا کە باز دەکات دەڵێ لە هۆتێل سەرسی کەمە ئەسن هۆتێلەکەش نەما بوو ئەو وەختی ئەمن مەلا ڕەسوڵ ماوە دیوە و عەبدوڵای موعینیم دیوە شتیوانە بوو جام بۆ خۆم دەڵێم بە فکری خۆم کە ئەو بە خەیاڵی خۆیاوە دەکا و لەوانیش کە زۆر نزیک بوو زۆر مخالیفی و حرەکەش بوو کە ئێمە کردمان بەشێکی زۆریان هەژار و ئەوانە کە لە چێشتی مجێوریشدا هەژار بۆ خۆی دوایە ئیشارە پێ دەکا ئەمن دەڵم شکم بۆەوەی دەچێت کە ئەمیر ئەو شتەی ساز کردووە کە ئێمە نەدیوە بۆی دەچێت کە خەبەری محافزەوان دابێت باشە من کاتم زۆر کەمەوە ئەمەوێت دووە بەشار بکەم لە چونتان بۆ داریکەلی بۆ لای شێخ لەتیفی شێخ مەحموودی مەلیک هەڵوێست و بەرخودی ئەو چۆن بوو کاتێککە چوون عەبدوڵای موعینی بە بیناری برداوێ پێشوازی چۆن لێکردن ئەمە کە چوین دیارە هیچمان لە نزیکە و شەغلەتیمان نەدەناسی ینی وەک بڵێ ئاوەک جەنابەت کێکتر دەناسی بەڵام کاغەزی حاجی ئاغامان پێ بوو لە ڕێگایە کە سواریان کردین و چوینە داریکەلی عالەمێک ڕاوەستا بوو لەوێ خەڵکی کات بە بیرمانەوە و بە خێراتنی کردین و یەکلوێک پێیان وا بوو عەبدوڵڵا ئەحمەدخانی برای تەلاخان مێ زۆر باشە مەلا ڕەسوڵ بمبەخشە لە کۆنتترۆل و ئاماژە بە تەوابوونی کاتەکە ئەکەن ئێمە لە ئەڵلقەی کۆتایی و ئەڵلقەی سێما درێژە بە گفتوگۆ ئەین بەڕێزان ئەڵلقەی دووهەمی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەرز مەلا ڕەسوولی پێشماس کۆتایی هاتا ئەڵلقەی سێ هەموو تەواوکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ سوپاس کاک مەلا ڕەسوول.